بالتنسيق مع حكومة الإقليم سپاس بخوا حکوومەتی فیدراڵی بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێم توانی بگات بە ڕێککەوتنی سێقۆڵی لە نێوان حکوومەتی عێراق بە نوێنەرایەتی وەزارەتی نەوت و وەزارەتی سامانە سروشتیەکان و کۆمپانیا نەوتیەکان کە لە کێڵگەکانی هەرێم کار دەکەن. ئەم ڕێککەوتنە سەروەری حکوومەتی عێراق بۆ چۆنێتی مامەڵەکردن بە نەوت و هەناردەکردنی دەگەڕێنێتەوە بە پابەندبوون بە یاساکانی عێراق و یاسای بودجە. پشت بەخوا 190,000 بەرمیلی ڕۆژانە ڕادەست دەکرێت وەک قۆناغی یەکەم و 50,000یش بۆ ناوخۆی هەرێم گل دەدرێتەوە. ڕادەستکردنی نەوت لە ڕێگەی تۆڕی بۆریە نیشتیمانیەکانەوە و تۆڕی سەر بەهێڵی هەناردەی عێراقی تورکی لەلایەن کۆمپانیەکانی نەوتی باکووری سەر بە وەزارەتی نەوت و کۆمپانیای سۆمۆ دەبێت. نەوتەکە دەفرۆشرێت و هەناردە دەکرێت وەک ئەوەی نەوتی باشوور و ناوچەکانی دیکەی عێراق دەفرۆشرێت. ئەم ڕێککەوتنە شەفافیەتی پێویست بۆ ناوخۆ و دەرەوە دەستەبەر دەکات و داهات زیاد دەکات و ڕۆڵی عێراق لە ئۆپیک و کۆمەڵگەی نێودەوڵەتی بەهێز دەکات. پشت بەخوا لە داهاتوودا پێشکەوتن لە پیشەسازی نەوت لە نێوان هەرێم و عێراق بەدی دێت کە لە بەرژەوەندی گشتی بێت. ڕێککەوتنی سێقۆڵی تەواوی پابەندیەکان لە خۆ دەگرێت و گرنگی کۆمەڵێک خاڵ دەکات. یەکەم ڕادەستکردنی نەوتی بەرهەمهێنراو لە کێڵگەکانی هەرێم بە کۆمپانیای سۆمۆ و بۆیان نییە 1 بەرمیلیش بفرۆشن لە دەرەوەی ڕێکارە باوەڕپێکراوەکان کە ڕادەستکردنیەتی بە سۆمۆ. ڕێککەوتنەکە حکوومەتی عێراق پابەند دەکات بە پێدانی $16 بۆ بەرهەمهێنان و گواستنەوەی هەر بەرمیلێک تا ئەو کاتەی کۆمپانیای ڕاوێژکاری ودماکنزی لێکۆڵینەوە لە تێچووی بەرهەمهێنانی هەر بەرمیلێک دەکات و راپۆرتەکەی پابەندی پێوە دەکرێت ئەگەر زیاد یان کەمتر بوو لەو بڕا لە هەموو کێڵگەکان. ئەم ڕێککەوتنە مافەکانی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و کۆمپانیاکانیش لە هەرێم گرنگی دەکات. مثل ما يباع النفط في الجنوب وفي باقي أنحاء العراق